ڕۆژتان باش، سپێدە باش، ژیانێکی نوێ و ئارامتان باش. ئەمڕۆ یەکەم پرۆگرامی ڕۆژ باشە لە ساڵێکی نوێدا بۆ هیوایم کە ئەم ساڵی نوێ پیرۆز بێت لە هەمووان و ساڵێکی پڕ خێر و خۆشی و بەختەوەری بێت بۆ تاک بەتاکی مرۆڤایەتی لە جیهاندا بۆ هیوایم کە ئەم ساڵ مرۆڤایەتی خۆی بنوێنێت و جارێکی دیکە تووشی هیچ ئازار و ناخۆشیەک نەبینەوە بە تایبەت بینەر و بیسەرەکانی پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ساڵ بە ئامانجەوە دەست پێ بکەن چۆن من ئێستا پڕ بەوزە پڕ ئامانج هاتوومەتەوە لاتان لەگەڵ هاوکارانم تا بتوانین پڕگە و بابەتەکانی پرۆگرام بەو پەڕی خۆشیەوە پێشکەش بە ئێوەی بینەر و بیسەر بکەین. بێگومان دیاریکردنی ئامانجەکانمان لە هەموو شتێک گرنگترە لە ژیانماندا. ئێستا ژیان کەی دەست پێ دەکات بۆ ئێمە چاوەڕێی هیچ شتێک مەبە، ژیان لە ئێستەوە دەست پێ بکە، ئامانجەکانت دیاری بکە و هەنگاو بە هەنگاو بۆی بڕۆ بۆیە تا بتوانیت بە خەونەکانت بگەیت. ئەگەر تۆ پێی نەگەیت و ئامانجت نەبێت بێگومان کەسێکی در ئەو دۆخێت و ئەقۆزێتەوە و پێی دەگات بۆیە چاوەڕێی هیچ شتێک مەکە. ئێمە ئامانجمانە لە پرۆگرامی ڕۆژ باش هەمیشە بڕگە و بابەتە جیهانی و ناوخۆییەکان هەموو زانیاریەکان بە ئێوە بدەین تا بتوانین بە بیرێکی نوێ ساڵێکی دیکەی تەمەنمان بەڕێ بکەین یاخود ساڵێکی دیکە بخەینە سەر ئەزمموی کارکردنمان و بتوانین ساڵێکی پڕ خێر و خۆشی بەڕێ بکەین. بێگومان تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان تایبەت هەبێت بە دیاریکردنی ئامانجەکانمان یاخود بۆی کە بتوانین ئەم ساڵەمان چۆن بە پڕ ئامانج و بە پلانێکی تۆکمەوە بەڕێ بکەین. گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانێکی دیاریکراوە یاخود میوانێک کە شارەزا لەو بوارەدا گفتوگۆکانم درێژە پێ دەدەم. بەڵام لە بیری ناکەین وەک هەمیشە سەرەتا ئاشناتانەکەم بە ئەو هەواڵە ناوخۆی و جیهانیانەی کە لە هەنووکە ڕوویداوە و دواتر ئەگەڕێنەوە ناو ناوەڕۆکی پرۆگرام و قسەی زیاتر لەسەر تەوەری پرۆگرامەکە و هەموو بڕگە و بابەتەکانی دیکەش دەکەین. ئەم هەفتەیە پەرلەمانی عێراق خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 دەکات. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەگەر نوێنەری هەرێمی کوردستان لە کۆمپانیای سۆمۆدا هەبێت ئەوە ئاگاداری گەندەڵیەکانینەوە ئەو کۆمپانیایە دەبێت. ئەو پەرلەمانتاری عێراق ڕاشیگەیاند ڕۆژی سێشەممە یان شەممەی داهاتوو پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵ تاوتوێ دەکات بەپێی ڕێکەوتنی هەولێر و بەغدا پشتی هەرێمی کوردستان لە بودجێ ئەم ساڵی عێراق لە سەدا 12.67. هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەیاند تەنیا لە مانگی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو 55 ئۆپەراسیۆنیان دژی داعش ئەنجام داوە. وین مارتۆ گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەیاند لەگەڵ هاوپەیمانەکانمان لە عێراق و سووریا چەندین ئۆپەراسیۆنمان ئەنجام داون تەنیا لە مانگی ڕابردوو 55 ئۆپەراسیۆن دژی داعش ئەنجام دراون و ڕاشی گەیاند ڕێگریان لە 31 سەرکردە و 56 لایەنگری داعش کردووە. هەروەها ڕێگریان لە ئەنجامدانی هێرشی تیرۆریستی کردووە. بۆمبێکی چێنرا و بە کاروانێکی سوپای تورکیا لە سووریا تەقیەوە. میدیای نزیک لە ئۆپۆزیسیۆنی سووریا بڵاوی کردەوە بۆمبێکی چێنرا و بە کاروانێکی سوپای تورکیا لە شارۆچکەی بابی سەر بە پارێزگای حەلەب تەقیەوە و بەهۆیەوە بارهەڵگرێک بە تەواوی سووتە بەڵام تا ئێستا نازانرێت زیانی گیانی هەبوو یاخود نا. ڕوانگەی سووریش بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە ڕاستەوخۆ دوای تەقینەوەکە ئۆتۆمبیلی فریاکەوتن بەرەو شوێنی ڕووداوەکە ڕۆشتون. ئەنجومەنی پیرانی ئەمریکا بۆ یەکەم جاروی تۆی ترەمپی هەڵوەشاندەوە. ئەنجومەنی پیرانی ئەمریکا بە زۆرینەی دوو لە سەرچەی دەنگەکان لە کۆی 100 ئەندام پرۆژە بودجەی بەرگری وڵاتەکەی پەسەند کرد کە لە ماوەی ڕابردوودا دۆناڵد ترامپ ڤیتۆی دژی پرۆژەکە بەکارهێنابوو بەمەش ڤیتۆی ترامپ لەسەر پرۆژەکە هەڵوەشێنرایەوە. بودجەی بەرگری ئەمریکا بۆ ئەم ساڵ 740 ملیار دۆلار خەمبەندراوە. زیاتر لە 380,000 منداڵ لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا لەدایک بووە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی یونیسێفی سەربەنەتەوە یەکگرتووەکان لە یەکەم ڕۆژی ساڵی 2021دا 380 منداڵ زیاتر لە 380,000 منداڵ
لە سەرتاسەری جیهاندا لەدایک بووە. لە راپۆرتەکەی یونیسف ئاماژە بەوەش کراوە بەپێی ئامارەکان زیاتر لە نیوەی ئەو منداڵانە لە 10 وڵاتی جیهان لەدایک بوو، چین و هندستانیش لە پلەی یەکەمدان. دەژڵێت ئەو منداڵانە دەچنە ناو جیهانێکی جیاوازە و ساڵێکی نوێ بۆ ئەوان ساڵێکی باش دەبێت. کورتە کۆتایی هاتوو، ئێستش ناوەڕۆکی پرۆگرام دەست پێ دەکەم. خێزانێک لەسەر ڕێگەی سەرەکی پێنجێن لە ماڵێکی بچووکان هەر لەسەر ئەو ڕێگەیە کارێکی گەورەکەن یاخود ئەتوانن بژێوی ژیانیان بەو کارە بکەن کە ئامانجیان ئەوەیە بژێوی ژیانیان دابین بکەن و بەیەکشەوە کار بکەن کە ئەم خێزانە لە ڕێگەی دروستکردنی کەلانە و هەندێکنانی کوردەواریەوە توانیویانە بژێوی خۆیان دابین بکەن. خۆشیانەڵێن ڕاستەکە کە کارەکانمان قورسن بۆ کاتی زۆرەوێ، بەڵام ڕاهاتوون و پشتیوانی و پشتگیری خەڵکیش بۆ بەرهەمەکانیان بۆ تەهاندنێکی باشتر بۆ ئەوان بەردەوام کەلانە دروست دەکەن، خواردن دروست دەکەن، بەبیریشتان بێنەوە کەلانێکێکە لە خواردنە خۆشەکان، خواردنە کوردیەکان کە بەڕۆنی خۆماڵی و کەری خۆماڵی چەور دەکرێت و ناوەخێشی پیاز زۆر دەکرێت و تێکرێت بەشێکی لێزانم. جا بۆ بەیانیان بە چاو بخورێت هەندێک دۆشایشی پیا بکرێت ئەوە خۆشترە یاخود هەندێک جار لەگەڵ دۆش ئەخورێت. ئەو لە هەرێمی کوردستانیش خواستێکی زۆر لەسەر کەلان هەیە. با بم بەیانە دیمەنی ئەو خێزانە جوانە و ئەو بەرهەمە جوانشتان پیشاندەین. ئەو ساڵ حەو ساڵایە ئەو ساڵ حەو ساڵایە غەمم ڕەفیقایە مەستورە گیان شادی بێمەیلە دێمە دەقیقایە مەستورە ئەمەیان مەستورە گیایان. دوای تەواوکردنی زانکۆوانە ئینسانە بێ ئیشێ کارێک بکە بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆی تر ئێمەش یعنی لەم سەڕای پێشتر دۆشتیوامانە فرۆش، بەڵام لە ڕۆژهەڵات ئەم کەلانەکردنوشتە زۆر باوانە ژن و پیاوێکی ئێرانی هاتنە ئێرە سەرەتا ئەوان ئەو ئیشیانە کرد. ئیتر منیش ئەم دوکانە و بۆ گرتن بۆم گرتن هاتنە ئێرە، دوای ئەوان بۆی کار یاساییەوە بۆیان نەکرا لێرە کار بکەن. ئیتر منیش لەگەڵ خێزانەکەی خۆما کە ڕێکەوتنە سەرەوەی بینە ئێرە بێکۆک ئەم ئیشە. ئەوانی کە زیاتر سەردارمانەکەن گەشتیاری ئەم ڕێگەن ئەوەی چکایرە ڕێگەیەکی نێودەوڵەتیە مەرزی باشماخ و ئەوانەی لەسەرە نێودەوڵەتیە هاتشۆکی زۆر باشی لەسەرە. گەشتیارەکانی ئەم ڕێگەیەنە لامانی چکا لێن کەلانەیە و شتێکی کوردەواریە خەڵک حەز بە خواردنیەکە هەنێک کەسیش هەنێک خەڵکیش لە شارەکانی وەک پێنجۆن یان سەیسایق یان سلێمانی حتا دوورتریش خەڵک سەردانمانەکەن بە تایبەتی لەگەڵ خێزانەکانیان لێرە کەلانە خۆن و ئەگەڕێنەوە. سعال هەشتی بەیانین لێرە هەیرەکە شێلین و ئەیکەین بە گونکە لێرا و ئەیکەین بە کەلانە و سعال پێنجی ئێوارەیژە ڕۆین و سعات هەشت دێین هەویر ئەشێلین و گونکیەگرین و ئامادەیەکەین و ئیتر مشتەریەت و پێشکەشیەکەین و خەڵک زۆر حەزی لێتی و زۆر شانازی بە ئیشەکەمانەوەکەین و بەڵێ ناڕەحاتە بەس زۆرمان پێ خۆشە و هیلاکی خۆ بەڵێ هیلاکی ژەبین بەس چونکە ئەوەنە شاد ئەوەنەمان پێ خۆشە هیلاکیەکەمان لەبیرەچێتەوە. مەستورێ مەستایان مەستورێ مەستایان سێوی سەردەستان مەستورێ ئەمان مەستورە گیان ماشی باڵای تۆ ناگرنی دۆستان مەستورە ئەمان
جايان بەپی خواستی هاوڵاتی حەزی لە ڕۆنی کوردی ئەوەی کە ئەکێتە ناو هیزە هاوڵاتیش هەیە حەزی لە کەرەی کوردی ئەویش جۆرێکە لە مەشکەکەی ژەنی دەبێت کەری لەکە دوای کەرەکە توێن تۆ ئەکەێتە ناو هیزەوێ بەڕۆن ئیتر بەپی تەبیعەتەکان هەیە حەزی لە کەرەی کوردی هەیە حەزی لە ڕۆنی کوردیە هەیژە حەزی لە ڕۆنی تەنەکەیان زەیتە ئێمەش بەپی خواستی هاوڵاتیەکان بۆیان چەورەکەین بۆ جۆری ڕۆنەکان. غريب لا شرايا غريب لا شرايا غريب دياري مستور ما مستور جان جاي غريبا وشوك ناري مستور ما مستور جايا دەستخۆشی بۆ خێزانە و بە هیوای بەردەوامی بێگومان ئەو خواردنە خۆشە گەڕێسە لای ئێمەش وایە چێژێکی زۆرترە بوو قەت خۆتان بێبەش مەکەن لە هیچ خواردنێکی خۆش و لە هیچ چێژێکی خۆش. ئێستا دەچمە سەر تەوەری پرۆگرامەکە بەلەمانە لەوەی کە زوو دەست پێ بکەین بۆ لە بەرەوەی یەکەم پرۆگرامی ساڵی نوێیە ئەمانەوێت لە ئێستەوە پلانەکانمان جێبەجێ بکەین ئامانجەکانمان دیاری بکەین بۆیە میوانداری خاتوونێکی زۆر شارەزایە خۆت میوانێکی باشمان کردو کە ئەویش سازان مندەلاویە کە قوتابی دکتۆرایە لە بواری پەروەردە و جگە لەوانەش گەشە پێدانی مرۆیی. بەخێر هاتی سازان خان. زۆر سپاس ساڵی تازت پیرۆز بێت. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ ساڵێکی باش دەست پێ بکەیت. جا پێش هەموو شتە پێ بڵم کەلانەکە و بینیوانیە خۆشە حەزرێت زۆر ئەستن حەزم لە نانی بەیانە نانی بەیانی چێژی زۆرتیاجا هەمە ڕنگ بێ و خواردنی کوردەواریش بێ خۆشە ئەم بەیانی و چۆن بوو زوو هەستا یاخود هەر خۆت هەر زۆر زوو هەڵستم هاژە ئیتر پێوی هەستێکم خۆشە من دایکی دوو مناڵم ئیتر ئەو ڕۆتینە زۆر خۆشە کە بەیانی زوو هەڵستی تۆزێ زووتر ئەنووی ئەی ماشەڵڵا پێتەوە دیار نییە دایکێکی جوان و گەنج. دەست بکەین بە گفتوگۆکەمان سازانگیان لەسەرەوەی کە ئەم ساڵ چۆن بتوانین ئامانجەکانمان دیاری بکەین پلانێکی داڕێژراومان هەبێت بۆ تەواوکردن و یاخود بەڕێکردنی ساڵێکی بڕوزە و پڕچالاکی. خۆی چییە؟ دائیمەن بدایەتی ساڵها هەندێک وزەت هەیە ڕاستە خۆشە دانیشی هەموو ئەو شتانەی لە خەیاڵتە بینوسی کە من ئەمەوێ ئەم ساڵ ئەوە بکەم لەوانەیە 50 شت بنووسی لەوانەیە 30 شت بەڵام کە ئەینووسی لە خەیاڵتا نەبێ ئەم شتە مەحاڵە بینوسە کە ئەنەهوو هەر شتێک ئەنووسی یەتەدی. اینجا زۆر کەس ئەڵێ باشە من نازانم چیم ئەوێ کە نازانی شتێکم هەیە پێ ئەڵێن بازنەی ژیان ئەوە کە لەوێ دانیشت بووم سەریع دروستم کرد ئەم بازنەیە خەیاڵ وەکو ئەوەیە پیتزایە کە هەشت کەرتیتیایە هاژە مەسەلەن چیمە بە عەکسەوە گرتوومە بواری دارایی لایانی ڕوحی پیشە کارکردن پەرەپێردانی خود چیتر پێشکەوتنی خۆت تەندروستی خێزان و خۆشی و ژیانی کۆمەڵایەتی مەسەلەن ئێستا تەندروستی تا چ ڕادێک مەسەلەن هاژان خۆی هاژە ڕازیە لە بواری تەندروستی خۆت لێرە سفرە تا ئێرە دەیە مەسەلەن بڵێن چەند 9 8 ئەگەر من بڵێم تا حوت ڕازی زۆر باشە اینجا دەی ئێرە سفرە ئێرە دەیە بڵێ حوت ها ئێرەیە باش نییە ئەوە ڕەنگیەکەی کە سەیری بازنەی ژیانی خۆمانەکەین یەکسەر لێم دیارە کە من ئەگەر نەزانم ئامانجی من بۆ ئەم ساڵە چییە سەیری ئەەکەم ها ئەوانەی کەم ڕەنگکراوە لەوانەیە بێم تۆزێ ئامانجەکانم بەرەو ئێرەوە ببەم مەسە هەوڵە دەین ها وەکو باڵنسێک دروست بێت لە بازنەکەمان ئێستا ئێرەکەمە لەوانەیە هەندێک شوێن کەمتر بێ لە شوێنە هەندێک پڕە تۆ لەوانەیە مەسەلەن ئێستا خێزان ئەگەر خێزان پڕ بێ
لەوانەیە تۆ هەموو تاقەکەت بەرەو خێزان ئەڕوا لانەکانی تر یەک دۆزی وەلانی کەمکەی پڕی شوێنێکی ترکەی هەوڵە دەین بە ئامانجەکانمان ئەگەر نەزانین ئامانجمان چییە شتێکی ئاوا بۆ خۆمان دروستکەین یەکسەر بۆم دیارە مەسەلەن ئەم ساڵە من ئەبێ تۆزێ خۆشی زیاتر ببینم ئیتر ئەینووسم چۆن من بتوانم پڕی ئەم کەرتە بکەم تۆزێ زیایکەم اینجا خۆش ئەمە ساڵانە دروست کرێ بازنەی ژیانت بەدرستیکەی بۆ ڕێکردنی هەموو پلانەکانی ئەو ساڵە چونکە لەوانەیە ئێستا ئەم ساڵەوە بێ ساڵی تر عکس بێ زۆر جیاواز بێ خۆشش بتانی ساڵانە مقارنە بکەیت باشە تۆ ساڵانە ڕایت لەسەرەوەی کە ئەم بازنەیەکەیت بەڵێ دواتر بازنەی ژیانت ئەبێتە ڕەوڕەوەیەک و کە بەردەوام بی لەسەر ئەم شێوازە ژیانکردە هەندێک جاریش تۆ ئەهەمیەتت ئەگۆڕێت من باسی ئەم نمونەیەم کرد کە نازانین ئامانجمان چی بێ زۆر گەنج هەیە ئێستا ئەڵێ چوزانم ساغ و سەلامەت بم و تەواو نە خۆشە ئامانجت هەبێ هەندێک جاریش پێویستە بزانی کەم و کورتی ژیانەکەت لەکوێیە تاکو بتانی ئێوێ پڕکەیتەوە لەو کاتە بازنەی ژیان بەکارهێنی باسیەوەت کرد ڕاستە زۆر کەسەڵێ ئامانجم بۆ چییە گرنگەوەی تەندروستێکی باشم هەبێ و خۆش بژیم باشە ئەبێت هەموو کەس ئامانجدار بێت من دائما ئەڵێم وەکو ئەوەیە ئەگەر ئامانجت نەبێ ئێستا سازان هاژە بەیانی هەستم ئامانجێکم نەبێ وەکو فڕۆکەوانێکم تارێکم پێیە پڕە لە 300 کەس ئەفرم لە ئاسمان بەبێ ئەوەی بزانم من لە چه وڵاتێکدا ئەبەزم بەبێ ئەوەی بزانم ترانزیت لەکوێ بکەم ئەوە ئەبێت کە ئێمەش بەیانیان هەڵستین یان مانگانە ژیانمان بەڕێوە ئەبێت کە نازان بەرەو کوێ ئەڕۆم ون بوومە ڕاستە ئەو فڕۆکەوان لەوانەیە جەوێکی ناخۆش ببینێ لەوانەیە تیارەکەی هەندێک جار زۆر باش ئیش نەکە حاڵەتێکی سەر فریاکەوتنی بۆ دروست دەبێت بەڵام ئەزانێت ئەبێ من بگەمە ئەو شوێنە سعات ئەوانە ئێمەش هەر ئاواین ڕاستە کەواتە ئامانجدار بوون لە دەستپێکی ڕۆژەکەەوە دەست پێکە تا کۆتایی یاخود لە هەموو ساڵەکە بە هێواش هەنگاو بۆی بڕۆی یانەگەر بڵین ئامانجی ئەمڕۆت چییە لە وردەکانەوە ئامانجە وردەکان هەنگاوە هێواشەکان دواتر ئامانجە گەورەکان ئەمە تا چەند گرنگە بۆی کە ئامانجە گەورەکەت بەدەستبێنی خۆی ئامانجی درێژمەودەمان هەیە و ئامانجی کورتمەودە من لەوانەیە مەسەلەن ئامانجەکەم ئەوەیە ئەمەوێ کێشم کەم بکەمەوە دێم چی ئەڵێ مەسەلەن ئەمەوێت ئەم هەفتەیە 500 گرام کەم بێت هەفتەی دابێ یان مانگی دابێ 3 کیلۆ کەم بکەمەوە کەواتە ئامانجە گەورەکەمان لە خەیاڵە بەڵام وەکو بەشبەشی ئەەکەین مەسەر ئێستا من سێوێکت پێ بدەم تۆ ناتوان بە یەکجار بیخۆی کەرتی بچکۆ لە بچۆلە کەواتە دیاریکردنیم ئامانجیانی ڕۆژانە دیاری کەم یاخود هەفتانە یاخود مانگانە بۆ خۆمی بنووسم و داینم یان لە ساڵەکەت کە دامنا وەکو لە سەرتاشە ئاماژە و پێکرد ئەبێ بەردەوام بەبییر خۆمانی ببینێنەوە کەواتە ڕۆژانە بینوسین مانگانە باهت بێ ساڵانت هەبێ و هەموو بەیانیەک هەڵستی ئەبێت تۆ بزانی سێ ئامانجی ئەمڕۆم چییە و بینوسی من ئەمڕۆ ئەبێ 1 2 3 بکەم ئەم سێ ئامانجە هەوڵدە لینکی بکەی لەگەڵ ئامانجی هەفتەت مانگانەت و ساڵانت ئەگەر من ئەمەوێ ئەم ساڵ 200 کتێب بخوێنم ئامانجی ڕۆژانم ئەوەیە مەسەلەن بۆ نمونە ڕۆژی 5 لاپەڕە بخوێنم کەمم کردەوە تاکو بتوانم ها وەکو سێوەکە 1 گاز سێوەکە بە هەمووی ئاوە چی ئەبێتە خۆراک بۆ برەودان بەم ئامانجە یاخود چی ئەتوانین وا بکەین هێزێک بات بەم ئامانجە دوور نەڕۆین زۆر جار هەڵەستین ئەو ڕۆژە لەوانەیە کەشێکی باش نەبێت یاخود بڵین جەومان نییە یاخود بێتاقەتین سەحەتمانە و ڕۆژە ڕێگەنەیە چی بکەین کە ببێتەوە خۆراکێک هێز بدەینەوە بە خۆمان یاخود بڵین بە کورتی چی ئەبێتە پاڵمەر بۆ بەدیهێنانی ئامانجەکان خۆی سێشتی زۆر گرنگ هەیە کە ئامانجدانین 1 ئامانجەکان واقعی بن ڕاستە چونکە من خۆم ئەو ئامانجەی بۆ خۆم داێنێم زۆر جیاوازە لە ئامانجەکانی تۆ قدرەتی خۆمەزانم ئامانج نابێ زۆر ئاسان بێ تۆزێک بمان ترسێنێ تاکوها پاڵێکمان پێوە بنێ ئەگەر تۆ زۆر ئاسانی ئەزانی زۆر بە ئاسانی ئەتوانم مانگی 3 کیلۆ دابەزت بیکە 4.5 ئەو پاڵەوانیە زۆر خۆشە ئەبێ واقعی بێت
ئەبێش ئامانجەکانمان زۆر بەتایبەت بێ ئەمەوێ زەعیف بم ئامانج نییە ئەوە خەونێکە تاکو بیکەمە ئامانج ئەبێ بڵێ من تا مانگی 2021 ئەبێ 3 کیلۆ لە کێشم دابەزێنم ئەمە ئامانجە زۆر ها وردەکاری تایە ڕقەمی تایە تا گەیشتمە مانگی 2 ئەتوان بڵێ 1 کیلۆ نیوە قەینا ئەم مانگە بە ئەیگۆڕم کەواتە ئەبێ زۆر زۆر بە نمونەیی بێت بە تایبەت و شتێکی تریش ناتوانم نابێ بەکاربێنین قورسە ناتوانم تااقەتم نییە هیلاکەم دەست پێەکەم کاتم نییە هەفتەکەی تر دەست پێەکەم ئەمەمانە بیانەکەی بە خۆت بڵێ چونکە ئێمە عقلێکی باتنیمان هەیە پێ ئەڵێن سبکۆنشس مایند ئەبێ وەکو ئەوەیە تۆ لەگەڵی قسەکەی ئەو دائیمەن پێتەڵێ میکە هیلاکی کاتت نییە ئەتوانم ئەیکەم کاتم هەیە ئەگەر کاتەکەم بە جوانی بەڕێوە ببەم ئەو قسانە بۆ خود زۆر زۆر گرنگە وشەی بەڵام مەکار مهێنە ئەمێ بڕۆم بۆ جیم بەڵام بەخوا دوای دەوام ماوەیەکی تر بزەبت ئێستا من بەنیازی ئەوم ئەمەوێڵم مانگی 3 دەستەکەم بە جیم بۆ مانگی سێ بۆ ئەمڕۆ دوای دەوام نەڕۆم کاتە بێ هەموو ئامانجێک بکەینە خەون یاخود نە هەموو خەونێک هەموو خەونێک بکەینە ئامانجەکان هەمووی مەسەلەن یاخود ئامانجێکمانەیە بیکەینە خەونی ڕۆژانەمان تۆ بۆ مەسەلەن بۆ 2021 خەونەکانم 1 2 3 4 5 12ەکە ئەگەر خەونی زۆر زۆر گەورەم هەیە 3 دانە ئەیکەم بە ئامانج خەون هەر خەونە ئەگەر ئیشی لەسەر نەکەین ئێمە ئیش لەسەر ئامانجەکەین بگەین بە خەونەکانمان ڕاستە کەواتە ئەگەر باسیەوەت کردوتمان بگەین بەو ئامانجە یاخود بگەین بەوە بەڵام پێویستەکە واقعیش بن لەوانێ زۆر جار لە ئێم ینی زۆر لە ئێمە هەنێشت هەیە لە مێشکماناوەک و خەونێک بمێنێتەوە بەستەوە بۆ لەبەرەوەی واقعبین نین یاخود نەگونجاوە لەگەڵ ستایلی ژیانمان یاخود لەگەڵ ستایلی کۆمەڵگە ئەمانە ئەکرێت ئێمە هەنگاو بنین لێ نەترسین بێگومان و بۆیە ئێمە وەکو هەنگاو ئامانجەکە دائەنین تۆ مەسەلەن ئێستا من ئەمەوێ بەحسێکی ماستەر بنووسم باشە تۆ کە ئاوا سەیری ئەەکەی ئیشی ئەمڕۆ ئەەکەیتە بەیانی نییە زۆر ترسنۆکە ئەبێ ئەوە نەوشە بنووسم ها ئیشەکە زۆر قورسە بەڵام ئەگەر من ئەوە بکەمە کەرتکەرتەوە هەنگاو زۆر بە ئاسانی ئەتوانم ئیشی لەسەرکەم لە جیاتی هەموو بەیانیە کەستم بۆی ئەو بەحسەم هەیە بێ بینوسم نە ئەمڕۆ 300 وشە لە بەشی دووەمی بەحسەکەم ئەنووسم کە ئاوا ئەڵی زۆر ئاسانە 300 وشە چییە لەسەر لاپتۆپدا ئەنیشی 300 وشە لەوانەیە بە نیو سەعات بنووسرێت ئێحساسێکی زۆر خۆشە بەیانی هەڵستم 300 وشەیەکی تر 300 وشە تۆ 50,000 چەندێکە تەواوت کردووە بە 2-3 مانگ کەواتە هەنگاوی بچووک دادنین بۆ ئامانجە گەورەکە کە خۆی خەونمانە تا چەند بڵین ترس پێویستە یاخود چ کاتێک ترس پێویستە و چ کاتێکیش نابێت ترسمان هەبێت ترس لە چی و ترس نابێت بۆ ئەوە خۆی ترس زۆر طبیعیە یعنی تۆ ئەگەر ترست نەبێ لەوانەیە ئامانجەکە زۆر ئاسانە هەموو ترس چییە ترس لە مووقفێکی کە مرتاح نیت من لەوانەیە مەسەلەن لەوانەیە ئەو برایانەیە ئێرە تۆزێ زیاتر لێم تێ بگەن ئەگەر تۆ 30 ساڵە جگەرە کێشی اینجا بەیانیەک هەستی تەواو 2011 من ئیتر جگەرە ناکێشم ئەبێتە سەعات 12 جگەرت نەکێشووە مێشکت ئاوایە باش ئاوا کە بوو بە 12 جگەرەکەت نەکێشا و تۆ 30 ساڵە جگەرە ئەکەش یەکسە وای لێیەت هەموو هۆرمۆنات و جسمت ئەگۆڕێت بۆیە ترسە نامرتاحیە چونکە تۆ ڕانەهاتووی زۆر طبیعیە ئیش لەسەر خۆمانەکەین ئەگەر بۆیە من زۆر جەخت لەسەر هەنگاوەکەم چونکە ناڕۆیە حاڵەتێکی ئەو ترسنۆکە حاڵەتێکی نامرتاحی تۆزێ ئاسانترە جێبەجێکردنی ئامانجەکان چ کاتێک ترسمان هەبێت بۆ نمونە ئەو ترسەی کە پێویستە یانی چ ترسێک پێویستە هەبێت بۆ بەدیهێنانی ئەمەوە ترسێکی بەسوودە چونکە من بە ترس داینانێم بە حاڵەتێکی نامرتاحی دایئەنێم
چونکە جیاوازیەکە لە ژیانم طبعاً من وەکو بەشێرێک ڕانەهاتووم لەسەری تازەیە بۆ من هیچ کێشە نییە طبیعیە ئەسڵەن کە لەو حاڵەتەی ئەزانی تۆ نەوع جیاوازیەکەکەی لە ژیانت ئەتوانی تۆ ئەزانی تۆ خەریکە خۆت ئەگۆڕی بەرەو باشتر زۆر طبیعیە و ئەگەر نەمان بێ ئەسڵەن ئەوە من هەستەکەم ناتەبیعیە بێگومان ناشتوانی سەرکەوی بەسەر پەیژەیەکەوەکو ئارنۆڵ دەڵێت دەستیش لە گیرفان تابێت بسەبەت کەواتە ئەبێت بەرگەی چی بگرین یاخود دەبێ تا چەند بتوانین هەموو ئەو کێشانی لە دەوروبەرە لەگەڵ یا ڕابین و لە هەمان کاتیژە بگەین بە ئامانجەکەمان خۆی ئەبێ ئێمە کە ئامانج دائنین ها ئەگەڕێمەوە سەر پیتزاکەمان کە زانیم ئەمەوێ بگەم بەچی ئامانجەکەم نووسی دوای ئەوە پرسیار لە خۆمان ئەەکەین من ئەتوانم یەک چۆن جێبەجێکردنی ئەو ئامانجە بکەم دوو کێ هاوکارم بێت و چنەوە هاوکاریەکم ئەوێ لەو کەسە مەسەلەن من لەوانەیە پێویستم ئەمەوێ جگەرە بەجێ بێڵم باشە من لەوانەیە ئەبێ دکتۆرێک ببینم تاکو پێم بڵێ من چۆن بتوانم ئەوە بکەم لەوانەیە من بە خێزانەکەم بڵێم ئەگەر بینیتان تۆزێ نامورتاحە من ئامانجی ئەم ساڵم ئەوەی جگەرە بەجێ بێڵم یارمەتیم بدەن نەهێڵن کە جگەرەم ویست لە جیاتی جگەرەکە چایەکم بۆ بێنە کەواتە پێویستە ئێمە نەوعا ئەو کەسانەی سۆزدارمانن تۆزێ داوای پاڵپشتی بکەین پاڵپشتی ئەوە نییە ئامانج هەر خۆت ئەیکەی ئەو کەسانە بۆت نایکەن بەڵام ئەو سەپۆرتە لەوانەیە یەک وشە بێت پاڵنەرێکی باشە بێ بۆی بەردەوام بێت چ خێزان بێ چ ڕەفیق و دۆست و برادەر بن ئەوەش پێویستە هەندێک ڕاستە کە هەمووتان بەیەکەوە بتوانن ئەوانی ژوەکەوەیە کە هێزێکت پێ بدەنەوە لە نیوەی ڕێگا کە بێهێز بووی کەوتی دووبارە هەڵت سێنەوە ڕاستە خودی خۆمان لە هەموو کەس گرنگترە سازانگیان پێم بڵێ یاخود دوا پەیامی تۆ چییە بۆ هەموو کەسکەسە بینەری تۆیە کە بیسەری تۆیە چی بکات بۆی کە بەردەوام بێت لەسەر گەیشتن یاخود هەوڵدان بە ئامانجەکەی و ئەگەر ئامانجێکی نەبووە چۆن دەست پێ بکات ئامانجی نەبووە ئەمڕۆ جارێ درەنگ نییە دووەم ڕۆژی سەر ساڵەوانە ڕاستە ئەمڕۆ دانیشە هەموو ئەو شتانەی حەزەکەی بیکەی بیکە و لە هەمان کاتیشدا شکست نییە شتێک لەم دنیاە بە شکست نییە وجودی نییە ئێستا یەک نمونەت بۆ ئەهێنم پێشەوەی حافیزی بکەین جی.کی. راولینگ نووسەری هەری پۆتر بوو ڕاستە ئەزانی ئەو کتێبەی یەکەم کتێبی جی.کی. راولینگ لە 12 وابزان پێڵین چاپخانەی جیاواز ڕەت کرا بەڵام ئەو لە دووەمدانە نەیوت ئۆتەوە ئەو کتێبم بێکەڵ کە بڵاوی ناکەمەوە لە 12 محاولەی کرد کەواتە هەموو شکستێک لە ژیان ئەوەیە کە من شتێکم بینی کە ئیش ناکا ئێستا ئەبێ شتێکی تر ببینمەوە کە ئەم گەینێ بە ئامانجەکەم ئەوە ئەبێ زۆر لە خەیاڵمان پێت وایە کە شکستە گەورەکان ئامانجە گەورەکانی بەدوایەت لەوانەیە بۆ لەوانەیە ئیتر ئەبێ ئێمەها فڕۆکەوانێک بین بزانین بەرەو کوێ ئەڕۆی و هەر شتێک ڕوبەڕووی بووینەوە لێ نەترسین و ئەگەریش شکستێک بوو هەڵەستمەوە و محاولێکی ترەکە ئاگەمان لە سەرنشینەکانی ناخی خۆمان سازانگیان پێم خۆشە گفتوگۆکەمان زۆر بەردەوامتر بێت و لە دیداری دیکە شابەیەکتر بگەینەوە بەڵام کاتەکە ڕێگە نادات بۆ ئەمڕۆ ئەوەندە بەسەکە هیوادارین ئەو پامەی ویستوتە خود ویستومانە بیگەێنین بە بینەر و بیستەرەکانمان هەمیشە ئامانجداربی و لەسەر و هەموومانشەوە هیوای تەندروستێکی باش بۆ زۆر سپاس هەروەها بۆ تۆ زۆر خۆشتر ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی شارەکان ببینین و دواترین وڵات.
بێگومان ئێمە هەمیشە باسی بەرزبوونەوەی پلەکانی گەرما یاخود دابەزینیەکەین و چ گۆڕانکاریکی بەسەرا هاتووە بەڵام لەگەڵەوەشدا گۆڕانکاری بەسەر هەندێک شتی دیکەیە هاتووە کە هەر پێیوەستە بە کەشوهەوا یاخود بڵێن بە ژیانی سەر ئەم زەویە کە ئەویش هەندێک جار دروستبوون یاخود ڕوودانی بوومەلەرزەیە کە مانگی ڕابردوو 20 بوومەلەرزە لە عێراق تۆمار کراوە ئەمە زۆرە لە ماوەی مانگێکە کە وەک چۆن بەڕێوەبەراتی گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی عێراق بڵاوی کردوتەوە کە مانگی ڕابردوو 20 بوومەلەرزە بە پلەی ڕێختەری جیاواز لە سەرتاسەری وڵات تۆمار کراون و ئاماژەی بۆش کردووە بەڕێوەبەراتیە کە زۆرینەی بوومەلەرزەکان لە خانەقین، مەندەلی، بەدرا، کەرکووک، هەڵەبجە و هەولێر تۆمار کراون. و جەختیشی کردوتەوە کە چەندین بوومەلەرزە لەسەر سنووری وڵاتانی عێراق لەگەڵ تورکیا و ئێران ڕۆیان داوە. زیاتر لەسەر ئەو سنوورانە بوون کە لەسەر تورکیا و عێراق یاخود عێراق و ئێران بووە. یاخوا هەمیشە دووربین لە بوومەلەرزە و لە هەموو ئەو بڵێن کارە ساتە ناخۆشانەی کە بە دوای خۆی دایهێنێ هەندێک بوومەلەرزە ئاساییە زۆر ئێمە هەستیشی پێ ناکەین بەڵامەوەش کاری بەڕێوەبەراتیەکانە کە چۆن تۆماریەکەن و چه زیانێکی بێت یاخود چۆنە بێ پێشبینی بۆەکەن. بەفر و بارین و دابەزینی پلەی گەرما بۆ ژێر 0% ژیانی هاوڵاتیانی لە باکووری کوردستان سەخت کردۆک و هەمیشە باسیەکەینەوە بە ئەستەمەتوانن هاتوو چۆ بکەن و لەگەڵەوەشدا ئاوی بەشی زۆری تاڤگە و دەریاچەکانی بەستووە ئێمە پێشترەمانوو کە سەرمایەکی زۆرە کە جامی سارەکانەمووی بەستووە جامەکانی دەرەوە بەڵام ئێستا ئاوی دەریاچەکانیشی بەستووە بەڵام لەگەڵەوەشدا دیمەنێکی سەرنجڕاکێشی بێوێنەی نیشانداوە کە دیمەنی بەستنی ئاوی بەنداوی یازیجی لە پارێزگای ئاگری کە پیشانی ئێوەیان ئەیبینن ئەوەندە دیمەنێکی جوانە هاوڵاتیانی ئەو ناوچێش بۆ بینینی ئەو دیمەنە جوانە سەردانی ئەوەیەکە و لەسەر ڕێگەکەشیان کاتێ چن بۆ ئەوێ لە ئەو گوندانی ئەو ناوچێ لە گوندی بەرلیز و موش کە لە بەفر پاکراونەتەوە ڕێ ئەەکەن و ئەچن بۆ بینینی ئەو تاڤگەیە با بێک و بیبینین دەین ئەو تاڤگەیەک چۆن بەردەوام ئاوی لەسەر ڕات و ئەشی بەستێت. بەهۆی کاریگەریەکانی کەشوهەوای چەند ڕۆژی ڕابردوو کە پلەی گەرما تا ژێر پلەی 0% دابەزیوە ئاوی بەنداوی یازیستی لە پارێزگای ئاگری لە باکووری کوردستان بە تەواوی بەستووە. هەرچەندە ئاستی ئاوی بەنداوەکە کەم بۆتەوە بەڵام بەشێک لە شوێنەکانی دانیشتن و نیشتە زیێبوونی نزیک کەناراوەکانی بەنداوەکە ژێر ئاوکەوتن و لە ژێر سەهۆڵەکەەوە دەبیندرێن. لەلایەکی دیکەوە بەهۆی بەفربارین و بۆ ماوەی چەند ڕۆژێک لەسەریەک ڕێگای هاتوچۆ بۆ زیاتر لە 200 گوندی سەر بە پارێزگای بەدلیس داغران بەڵام تیمەکانی سەر بە شارەوانیەکان با شێوەی 24 کاتژمێری لە کاردابوون تا توانیان ڕێگەی 223 گوند بکەنەوە و هاتوچۆ تیاندا ئاسایی بێتەوە.
کەش و هەوای پارێزگاکانی موش و وانش کاریگەری تەواوی لەسەر کاری ڕۆژانەی هاوڵاتیان هەیە و باهۆی بەفر و تەموو مژەوە مەودای بینین لە ناو ڕێگاکاندا بۆ چەند مەترێک کەم بۆتەوە و گرفتی تەواوی بۆ شۆفێران دروست کردووە ئەوە شوای کردووە ڕووداوی هاتوچۆ بە تایبەت لە ڕێگاکانی دەرەوە ڕووبدەن هەروەها بەهۆی بەفر و سەرما لق و پۆپی بەشی زۆری درەختەکانی لەوان و موش بەستوە و ئەگەر هەیە لە داهاتوودا زیانیان پێبگات کاریگەری گۆڕانکاری لە ڕەوشی کەشوهۆی شارەکانی باکووری کوردستان ژیانی ئاسایی هاوڵاتیانی تەواو گۆڕیوە هەرچەندە دۆخی هاوڵاتیان بەهۆی بەفر و بەستەڵەق و تەموم مژ ئەستەم بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دیمەنەکانی مانەوەی سەهۆڵ و شەختە با لێواری دیوارەکان و لقی درەختەکان و هەروەها بەستنی ئاوی دەریاچە و بەنداوەکان هێندە جوانن هەندێک جار مرۆڤ سەرما و سایقی بیر دەچێتەوە جا دەریاچە بێ یاخود شوێنێک بێ ماڵەکان بێت کاتێ بەفری لەسەر بارێ هەر جوانە بێگومان دیمەنێکی زۆر جوان دروست دەکەن با تۆزێک دوورتان خەمەوە لەو سەرما و بەفرا ئێستا بزانین بازاڕەکان تا چەند گەرم و کوڕیان پێوە ماوە لە تایبەت بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە ناو هەرێمی کوردستان کە بەم شێوەیە ئەبێت کە ئێستا پیشان هەنەدەین $100 ئەمریکی بەرامبەر بە 142,500 دیناری عراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 175,000 دیناری عراقیە و 100 پاوەندی بەریتانی 193,000 دیناری عراقیە ئەمە هەمووی گڕەکاتەوە ئەوەندە بازاری دۆلار و دراوەبیانیەکان بەرز بوونەتەوە و گەرمن و 100 لیرەی تورکی ئەویش زۆر بەرز بۆتەوە بۆتە 19,000 دیناری عراقیە و 100,000 تومەنی ئێرانیش ئەوش بە هەمان شێوە بەرز بوونەوەی بەخۆی بینیوە کە 5,700 دیناری عراقیە جیا لەمانە مسقالێک زێری ئایار 24 کە 433,000 دیناری عراقی مسقالێک زێری ئایار 21 380,000 دیناری عراقی و مسقالێک زێری ئایار 18 325,000 دیناری عراقیە ئەگەر لەم کاتەدا مامەڵەی زێر گەبین کە ئەوی شەر بەرز بۆتەوە نەکرێت باشترە بە تایبەت گەنجان کوڕان و کچان ئەگەر هاوسەرگیریشتان کرد واز لە زێر بێن و مەیکڕن چونکە گرنگ نییە لە بەرەوەی زۆر بەرز بۆتەوە زیاتر لە 7,000 خێزانی شاری نزای ئۆکراینیا بۆ دروستکردنی سەبەتۆ و پێداویستی ناوماڵ لە قامیش سەرقاڵن و بژێوی ژیانیشیان دابینەکەن جا ئەم پیشەیان لە چەندین ساڵەوە بۆ ماوەتەوە کە وەکو کارێکی دەستیە و چنینە بە چنینەیکەن بە قامیش کە زیاتر بڵین لە 150 ساڵ لە ئۆکراینیا گرنگی پێئدرێت کەمتر نییە چونکە دوای ئەوەی کە ماوە یاخود بڵێنەوە بنەوە دوای ئەوەی خۆیان بۆیان ماوەتەوە ئێستش بەردەوامن لەگەڵی و ئەو پیشەوەرانە ئەم ساڵ تۆزێک نیگەرانن یاخود پێیان وایە کە وەکو ساڵانی پێشوو ناتوانن لە 100% بژێوی ژیانیانی پێدابین بکەن و ئەو زەویانەی کە هەیەیان یاخود تایبەتیان کردووە بە دوورینەوەی ئەو جۆرە قامیشە یاخود ئەو جۆرە ڕووەکە ئەمە لە ساڵێکە ئەتوانن تا 4 جار لی ببڕنەوە و بەکاری بێنن با ببینیم زانین چیان لێ دروست کردووەوە کارێکی چۆنە تا چەند قورسە لە ناوەڕاستی مانگیدا تا نزیکی وەرزی بەهار گوند نشینانی شاری ئیزای ئۆکراینیا لەناو ئەو پیشەی لە سەدەی هەژدەوە بووەتە بەشێک لە سەرچاوی داهاتیان وەک پیشەسازیەک خێزانەکان پەریان پێداوە کاری دەستی و چنین دەکەن. کارێکی چڕ و قورسە بەڵام هەموو ئەندامانی خێزانەکان هاوکارن لە چنین و کۆکردنەوەی قامیشە تەڕەکان دواتر وشەکردنەوەیان بۆ ئەوەی سەر لەو سەبەتە و پێداویستی ڕۆژانی ناوماڵەکانی لێ دروست بکەن. زیاتر لە 7,000 خێزانی ئەم ناوچەیە بەکاری ڕستن و چنینی سەبەتەوە سەرقاڵن و شارەزاییان تێیدا هەیە. لە ئازاری پیشەوەر ئاماژە بەوە دەکات کە زیاتر لە 150 ساڵە نەوە دوایینەوە لە باپیرانیەوە ئەم پیشەی بۆ ماوەتەوە. باپیرانم ئەم کارایان کردووە دایک و باوکم و ئێستاش خۆم دەیکەم ئەمە چەندین سەدەیە هەیە و لە باوانەوە بۆ نەوەکان ماوەتەوە کارێکی دەستی قازانج بەخشە لە سەردەمی پێشوودا توانیوانە بژێوی ژیانیان لەو ڕێگەیەوە دابین بکەن تەنانەت ئۆتۆمبیل و خانووی پێ بکڕن بەڵام ئێستا ئەستەمە چونکە دۆخەکە جیاوازە و سنوورەکان داخراون بەهۆی ڤایرۆسەکە دەرفەتی ئێمەی کەم کردووە.
لەم زەویانەدا دەتوانرێت 4 جار قامیش ببڕێتەوە کە بەکاردەهێنرێت لە کاری دەستیدا دوای کوڵاندنیان بۆ ماوەی 3 کاتژمێر و دواتر دەبێت ناوە پاک بکرێن و لە کەشێکی گونجاودا وشک بکرێتەوە ئەگەرنا دەبێت بە یەکێک لە هۆکارەکانی دیکە وشک بکرێتەوە. پێشهاتنی ڤایرۆسی کۆرۆنا گەشتیاران ببوونە سەرچاوێکی باش بۆ ساختکردنەوەی بەرهەمی چندراوی پیشەوەران. ئێستا کەم لە دوکانەکان هەیە پڕ نەبن لە سەبەتە و کەلوپەلی چندراو. عادەتەنە و کەلوپەلانەی لێرەن کاری دەستین و تۆکمەن زۆری نەیانواردنی شکراون یان نەخشێنراون، بەڵام خەڵک بە شێوە سروشتیەکەی زیاتر داخوازی لەسرە. زیاتر لە 150 ساڵە پیشەی کاری دەستی و چنین لە ئۆکراینیا گرنگی پێدەدرێت و پارێزراوە. ئێستش زیاتر لە 7,000 خێزانی ناوچەکە لە ئۆکراینیا بە قامیش و پێداویستی ناوماڵ و سەبەتە دروست دەکەن. ئەو پیشەوەرانە لە ساڵێکدا 4 جار قامیش دەبڕنەوە و بە چەند قۆناغێک کەرەستەی لێ دروست دەکەن. توانیویانە لەو ڕێگەیەشەوە بژێوی ژیانیان دابین بکەن و بیکەن بە سەرچاوەیەکی سەرەکی داهاتەکانیان. هەرچەنە پێم خۆش نییە لە ساڵی نوێ دیسان و باسی ڤایرۆسی کۆرۆنا بکەین، بەڵام بمانەوە نەمانەوێ هێشتا لەگەڵمانە ڕاستەکەم بۆتەوە بەهۆیەوەی کە ئەو هەموو ڕێکارە گیراوەتە بەرە، بەڵام هێشتا هەرماوە. وە کۆش زین کە سەرەتا ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی خێرا و بە شێوازدەکەی کە ئەگوازرایەوە بوو کە لە مرۆڤێکە و بۆ مرۆڤێکی تر بە تایبەت لە ڕێگەی پژمین یاخود ئاوی دەم بەریەکەوتنەوە بوو. ئەمە یەکەم شێوازی بوو یاخود یەکێ بوو لە هۆکارە سەرەکیەکانی کە بە ڕێژەی لە سەد ئەو ڤایرۆسە لە کەسێکەوە بوو کەسێکی تر ئەگوازرایە و هۆکارێکی سەرەکی بوو. و دوورکەوتنەوە کۆمەڵاتیەکانیش تاکە هۆکار یاخود تاکە چارەسەر بوون بۆی کە ڕێگری بکەین لە زیاتر تەشەنەسەندنی کۆرۆنا و یاخودەم ڤایرۆسە کە ئاوا بەو شێوەیە گوێزرێتەوە. بێگومان لەگەڵ ڕێکارەکان بۆ خۆپارێزی جیهان کە هەموو جیهان گرتیە بەر هەموو مرۆڤەکان کار و پیشەکانیان چۆ دۆخێکی تایبەتەوە یاخود وەستێنرا، لەگەڵ ئەمانەدا کەرتی فلمسازی یەکێک بوو لەو کەرتانی لەم پەتاجییانە بێبەش نەبوو یاخود بڵێن گورزێکی گەورەی بەرکەوت. بە تایبەت ئەو فیلمانەی کە ماچ یاخود بەریەکەوتنی تێدا بوو کە بەو هۆیەوە ڕاگیرا، چونکە ئەزانین کە بەریەکەوتن و ماچکردن ئەمانە گەورەترین هۆکار بوون بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە و ئەوەش ئەو فیلمانی وەستان بە ئەم ئینهاوسە ببینین و زیانیاری زیاتری تیادا ببیستین. کۆڵۆمبیا یەکێکە لە وڵاتانەی زیاتر لە 100 ساڵە لە بەرهەمهێنانی فیلم بەردەوامە و بە بڵاوبوونەوەی کۆرۆنا کاری وێنەگرتن و نواندن ڕاگیرە، چونکە کاری نواندن وەک کارەکانی دیکە نییە و لە چەند گرتەیەک ئەکتەرەکان یەکدی لە ئامێز دەگرن و هیچ جۆرە دووریەک لە نێوانیاندا نامێنێت. کاری ئێمە نواندنی ڕاستیەکانە و لەسەر هەست و سۆز کار دەکەین. کاری ئێمە وەک ئەو کەسانە نییە کە دەچنە بۆشایی ئاسمان. ئێمە کارەکەمان نزیک بوونەوەی جەستەی دوو کەسی تێدایە. ئیترە و دوو کەسە دوو خۆشەویست بێ یان دوو پاردنەر کالیوی یەک ماچەکەن و یەکتر لە ئامێز دەگرن بۆیە نەدەکرا بەردەوام بین. تەنانەت ئەو تیمانەی فیلمسازی کە لە ناو دارستانەکانی کۆڵۆمبیا بوون و هێشتا ڤایرۆسەکەیان نەگەیشت بوویە دەستیان لە کاری وێنەگرتن هەڵگرت و ئەم کەرتە بە تەواوەتی کارەکانی وەستاند. چاوەڕێی باشتربوونی دۆخەکەیان دەکرد وەک خۆیان دەڵێن لەو بڕوایەدا بوون بۆ چەند هەفتەیە کارەکانیان ڕابگیرێت، بەڵام ئەوە بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە وێنەگرتن لە فیلمەکانی کۆڵۆمبیا ڕاوەستاون. ئێمە ئەو کات ماوەی مانگێک بوو کە لە ناودارستانێکی شڕ بووین بۆ وێنەگرتن و ئاگامان لەوە نەبوو لە شارەکان چی دەگوزارێت. لە ناو وێنەگرتن بووین کە ئاگاداریان کردینەوە لە وڵاتان جۆرە ڤایرۆسێک بڵاو بووەتەوە دەبێت کارەکانمان ڕابگرین و بگەڕێنەوە ماڵەکانمان. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە جۆرێک ترسی خستە ناو کۆمەڵگا کە ئەو ترسە لە جێی خۆی بوو، چونکە هیچ پارچەیەک لەم جیهانە نەما کە ڤایرۆسەکە تێدا تەشەنە نەکات و خەڵکانێک نەکاتە قوربانی. هەروەها هەموو کەرت و سێکتەرەکان زیانیان پێگەیشت. بەڵام ئێستا بە بەردەستکەوتنی ڤاکسینی کۆرۆنا ئومێد دەکرێت ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی و مرۆڤایەتی لەم ڤایرۆسە ڕزگار بکرێت.
یەکێک لە ئامانجەکانی ژیانمانەوەیە کە تەندروستێکی باشمان هەبێ و خاوەنی جەستێکی باش بین بۆ ئەوەش پێویستمان بە وەرزشی ڕۆژانەیە یا خوددا دانەبڕین لە وەرزشکردن ئێمەش ئامانجمانە کە بینەر و بیسەرەکانمان ئاشنا بکەین بە وەرزشکردن یاخود بەردەوام بە بیریان بێنینەوە بۆیە ڕاهێنەرەکەمان ژاک ئالفاقی خۆشناو کە لە بواری وەرزشیدا لە سوی دەژی و چەند وەرزشێکی تایبەتی بۆ ئەمڕۆ بۆ ئامادە کردوین کە بە بەکارهێنانی قایش لە کاتی وەرزشکردنە بۆ بینەرانی پرۆگرامی و ڕۆژباش دەخاتە ڕوو ئێوە دەتوانن دووبارەی بکەنەوە و سوودی لێوەربگرن بابێکەوە ببینین. باش ئەم ڕێهانەی ئەمڕۆ لەبارەی قایشە. ئەم قایشە ئەتوانی لە هەموو جێگایەک بەکاری بێنیت بەس ئەمڕۆ پێشانەدەم چۆن ئەتوانین بەکاری بێنین بۆ ڕان و بۆ سمت. ئەم لاستیقە ئینخەیە سەرەژنۆت ئەگە حەزەکەی دەستەکانت لە دەرەوە بن یا لە ژوورەوە سمتت ئەبێ بۆ سەرەوە ئەژنۆت ئەیبێ بۆ دەرەوە ژوورەوە و خوارەوە نەفەسە کێشیت جارێکی تر سەرەوە ئەژنۆ دەرەوە و وەرم بۆ خوارەوە سێ جاران 15 سەرەوە ئەژنۆ بۆ دەرەوە و بێن بۆ خوارەوە نەفەس بکێشن زۆر گرینگە کەسکتان ببەنە ژوورەوە ئاخیر جار ئێستا قایشەکە ئەیگۆڕین بۆ یەک لاق بەرزکردن ئەمەش فۆکس بۆ سمتە قایشەکە دایانەی یەک لاقت ئەیبێ بۆ دواوە یەک لاقیشت ئەیبێ بۆ سەرەوە یەک جاران 12 ئەچی بۆ سەرەوە و ئەی بۆ خوارەوە قاچەکەت کە لە سەرەوەیە پرێسیەکەی بۆ سەرەوە بڕۆ بۆ سەرەوە و خوارەوە نەفەس بکێشە ئەو هێواش وەرە خوارەوە قاچت ئەیگۆڕیت ئەم قاچت ئەیبوو بۆ سەرەوە ئەژنۆ وڵاق یەک لاین بێت ئەیبێ بۆ سەرەوە وەرە بۆ خوارەوە فکریان مە بکە کە قاچەکەی ترت کە ئەیبێ بۆ سەرەوە ئەبێ تومت بکەیت وەرە بۆ خوارەوە و پرێسی بکە سکت ئەیبێ بۆ ژوورەوە و هێواش هێواش ئەیە بۆ خوارەوە ئەمە سێ جاران 12 ئێستا ئەم قاشە ئەیگۆڕین ئەم قایشە لە باتی ئەم وەزنەیە هەموو کەسێک ئەم وەزنە لە ماڵەوە نییە ئەم وەزنە ئەتوانیت لە باتی ئەم قایشە بەکاربێنیت خۆتەتانی بریار بدەی کام قایش بەکاربێنیت ئەمەیان لە هەمووان توندترە میدیەم و لە هەموویان ئاسانترە لە باتی ئەم وەزنە قایشەکە ئیستیفادە لێ ئەەکەین کە ڕائەوەستیت فکری ئەجینۆت بکە و شانت کە یە بۆ خوارەوە سکیشت ئەبێ توند بکەیت شانشت دەبێ بۆ پشتەوە ئەی بۆ خوارەوە و سەرەوە ئەگە حەزەکەی دابڵ و سەرەوە
سێ جواران دوانزە ئەوە بۆ ژێرەوەی ڕان بۆ پشتەوەی ڕان بۆ پێشەوەی ڕان و بۆ سمت ئەتوانێت تەماشای سەریال بکەیت ئەگە حەزەکەیت و ئیسیفادە لێ بکەیت پشتەوەی و پێشەوەی شان سێ جاران دوانزە یا سێ جاران پانزدە ئەیکەیت هیچ کاتێک نابات و زۆر ئاسانە لەگەڵ خۆتە بیبەی بۆ هەموو جێگایەک هەر ئەوقاش ئیسیفادە لێ ئەکەین بۆ پشت و بۆ شان قاشتان ڕاست ئەکەن قایشەکە لە ناوەندی پێتاندای ئەنێن سێ جواران دوانزە قایشەکەت ئەبەی بۆ لای چەنەگەت و هێواش هێواش ئەی بۆ خوارەوە زۆر گرینگە لێرە کە نەفەس بکێشیت سگت ببێ بۆ ژوورەوە و پشتت ڕاست بێت پرۆگرامی ئەمڕۆ لەسەر ئەم سێ قایشە بوو کە زۆر باشە بۆ هەموو لەش کە توانیت لە هەموو جێگایك بەکاربێنیت خاستن لە ماڵەوە زۆر سپاس کەشێکی زۆر خۆشیە خۆرەکەش هەڵهات وتەوەدا منیش کۆتایی بە پرۆگرامە هێنم بۆ هیوام کە هەمیشە تەندروست باش بێت و هەرگیز کۆڵ نەدەن لە بەدیهێنانی خەونەکانتان ماڵەوە